هەرڕێگاوانەکە هەرڕێگانیە هەر وێرانە باوەڕم پێ بکە هەمووی کەند و چاڵ و سۆڵە. ئەوش بەداخەوە بە حیسابی خۆی کاتێک 400 میلیۆن دیناری بۆ دەرچوو بۆ کۆنکریتی جۆگاکان بەڵام ئەوش نەبوو. ئەو بەروبوونە نییە ئەمە بینە بازاڕی بشکەین لەبەر زادە و بانەکان پێ ناکرێ بینە بازاڕی. کشتتوکاڵ و گەشت و گوزار دوو کۆڵەکەی سەرەکی ئابووری هەر وڵاتێکن لە گوندی زێوەی نەحیی بێتواتەین یەکێکە لە گوندە کشتتوکاڵیەکانی هەرێمی کوردستان و دیمەنێکی جوانی هەیە. ئەگەر گرنگی پێ بدرێت دەبێتە یەکێک لە ناوچە گەشتیارێت جوانەکانیش، بەڵام دانیشتوانی ئێرە کۆمەڵێک گرفتی کەمی خزمەتگوزاری و ڕێگەوبانیان هەیە. لێرە قسە لەگەڵ گونشینان دەکەین لەبارەی دۆخیان و کەمی خزمەتگوزاری. بە زەحمەت سەرکەوت کوڕە براوەڵاوەی من لاندرۆڤەرە بە حساب جەبەلیە ئەو جا سیارەیەکە کواوە سەر دەکەوێت لێرە ی من بە حساب سیارەکەم لاندرۆڤەرە رێ بەخوای جاوە لاندرۆڤەرەوە لێرە بە سەحمەت سیارێکە کوا بەسەر دەکەوێت وڵا ئێستاوە قەمەرە بێ هەمووی ماڵوێران بوو نەوانەی کە سایق قەمەرە زۆر بیانە لێرە ڕادەگرن لە خوارێ هەر بەسەر ناکەم زۆر بیان لە گوندی لەو لای گوندی ڕادێگرن ئەوڕۆ هاتوویە هەر ماڵ لێرەیە من هەر خانوم لێرێ و مڵکم لێرەیە بەس من هەموو ڕۆژێ مابینی سێ ڕۆژان جارێکی دەبی بێمەوە مستەمڕ. خراپی ڕێگەوبانەکە کێشەی بۆ دروست نەکردووە بۆ دروست نەکردوم چۆن کێشەی بۆ دروست نەکردووم هەر ڕێگاوانەکە هەرڕێگانیە هەر وێرانە ینی باوەڕم پێ بکە هەمووی کەند و چاڵ و سۆڵە جاوە ئێستا هاوینە تۆزێککە زستان دابێ هەر وێران دەبێت وەڵی برا داواکاریمان چی داوا لە حکومەت دەکەین کاکە حلێکمان بۆ بدۆزنەوە ئەو ڕێگاوبانەمان بۆ چاپکەن وەڵی وێرانە وەڵی وێرانە کاکە بەخۆی ڕێگاوبانێک حتا ئێستا هەر ئاور لێ نەدراوەوە تەنها جار بەجار ماڵیان ناوەدان بێ شارەوانی سەر و چاوە شکارتەوەوانە شۆفلی دەنێرن ڕێگایەکەی بڕێک کەند و کۆسپەکان بڕێکسا دەکەن هیچ فترەیەکی پێدەچی هەمووی 5-6 ڕۆژی پێدەچی وەک خۆی لێ دیتەوە. ئارێ وەڵا زۆر لەبەرەوەی ئەمە جادەکە ناوینە خەرگ چ باتە بازاڕی پێی ناچی لەبەر جادەکەی جادەکەن هەو نییە حکوومەتێشە تا ئێستا ئاوڕی لێ نەداینەوە ئەمە ئەو جادەی ئەو ڕزق و وەشتی خۆ بینە بازاڕی لۆ بەین ساخکەینەوە لە بازاڕی کەس ناباتە بازارش هەنارەکەش ئەکەنە سرکە لێرە لەبەرەوەی جادەکە هەو نییە بەنە بازار نا ئەوەشتا هەر لەو لایدانێ لەبەرەوەی یاڵامە سیارەچێ بگرین پیکابە چێ بگرین بە 40,000 نەگەر نایێتە ئەمە ئەوە تەماتەوەشتەی بین باە 40,000 خۆ ئیسیفادەکەی نییە کە بین هەر هەندەکەین پشێخۆ بکەین و تەواو ناکەین لۆ فرۆشنەوەشتیوە لەبەرەوەی ئەو بەروبوونە نییە ئەمە بینە بازاڕی بشکەین لەبەر زادە و بانەکان پێ ناکرێ بینە بازار. وەڵاهی بە دەرجەیەک گیرروگرفتمان ڕێگاوبانە لەبەرەوەی ڕێگاوبانەکەمان زۆر ناخۆشە تقریبان زۆریش نییە لەوانەیە لە حەدی کۆی گشتی ئەو جادەی کە مەداوایەکەین لە زیینی هەرتلێت تا مێرگە سەرێت 14 کیلۆمەتر کەمتر زیاتر نییە کەمتر لە 14 کیلۆمەتر بەڵام ئەوە یەک لە گیرروگرفتەکان ئەجوینە خزمەتگوزاریەکان کراون بەشێکیان مەسەلەن مەکتەبمان هەیە مەکتەب هەیە خوێندنگا بنکەی تەندروستیمان هەیە ئاوەڕوومان بۆ کراوە کارەبای نیشتیمانیمان هەیە و پێشتر مۆری دەشیان لۆ دانابووین خاڵێکی ترمان لە دوایی برین ئەوەی ماومانە تەنها ڕێگاوبانەکە زۆر گرنگە ئەوەش کۆنکریتی جۆگاکان ئەوکەی جۆگایەکان بەڕاستیش کۆنکریتیش زۆر زەرورە بکرێت و ئێرە لەبەرەوەی ئێرە نۆ جۆگای لێە نۆ جۆگای سەرەکی لەیە کە لە ڕووباری ینی لە ڕووباری ئەبنەوە وەکو ڕووبار فەقەڕابی و جۆگەکان لێ بنەوە نۆ جۆگامان هەیە ئەویش سەردەمانێک 3000 مهندسی ئاودارکردنەوەم هێناون ئەو ئافەن ئاو ئەویش بەداخەوە بە حیسابی خۆی کاتێک 400 میلیۆن دیناری بۆ دەرچوو بۆ کۆنکریتی جۆگاکان بەڵام ئەویش نەبوو ئێستا لەوانەیە حەدی 15 ماڵی لێمابی بەڵام ڕۆژانە خەڵک دێر و ئێرانی و نەبرێ ڕۆژ هەموو ڕۆژی هەندێک خەڵک دێ بۆ ئاودان و بۆ ڕۆژ نییە مەسەلە بین 15-20 کەس نێ بۆ ئاودانی خاون باخچەکە بەبەردەوام شەوێ لێرە نامین و هەشت دو سێ شوان لێرا بێ هەفتەکی لێرا بێ ئەڕاتەوە ئەو هایە یانیوە نەبرێ بەس ئەوە بە حەقەت ئێرە شوێنێکی
دوورنیە ئیشەکەشی زۆر قرسنی ئەگەر حکومت لۆن بکبرین ڕێگایەکەی تقریبان بەکۆی گشتی و پێم وتی لە مێرگەسەرێ جادە لە هەرتەلێوە دێ بۆ تەواوکەم لە جادە لە هەرتەلێوە دێ هەرتەل بە ڕۆژە زێوە هەنجیرە بێناتان هەرمک مێرگەسەر لێکەداتەوە لەگە قێڕی لەو قێڕلو ئەو قێڕێ تقریبان حەوت گوند سوودمەندە بیلێ حەوت گوند لەو جێ بەڵێ یعنی گوندی 2 کیلۆمەتری بەرەکەوی 14 کیلۆمەتر کەمترە یعنی هەر گوندی 2 کیلۆمەتری بەرەکەوی گەڵومان بکەن باعود بوو بەیان کەم لە دەی مانگ لە دەی ئەیلولی 2024 لە دەی نۆی 2024 سەردانێکی وەزارەتی ئاوەدانکردنەوەمان کرد کۆمەڵێک لە برادەران بووین خەڵکی منتیقەی برین زێ و هەرتەل و بە حکومەتی خۆجێیشمان لەگەڵ بوو چوینە لای بەڕێز وزیری ئاوەدانکردنەوە کاک دانا و لای کاک ئاگری بریکاری وەزیر و کاک حەکیم بریکاری وەزیر و جا بۆ خۆ دەزانی وەزارەت بریکە لە سێلایەن لەوێ دوای تقریباً لە نزیک 20 دەی 2024 گوتیان بڕیار درا بە تەرخانکردنی 635 میلیۆن دینار بۆ ئەوەی ئەو جادە لە زینی هەرتەلێوە قێڕ بکرێت تا هەرتەل بە ڕۆژە زێوە هەنجیرە واتە سماقا ئەو پێشتر بوو پێشەنجیری ئەو 4-5 شوێنە ئەو 4 شوێنە تقریباً 6 کیلۆمەتر شتێک بوو 635 میلیۆن دیناری بۆ تەرخانکرا بوو بەڵام تا ئێستا سەرف ناکرێت ئێستا هاتوۆتە سەر ئەوەی ڕەفسی کەنیان بمینێتەوە نازانم جاتە ئێستا لەو ماوەی ئاخەبەرم لێداخوا ڕەفسکراوەیان ماوەتەوە بڕیاریشی لەسەر دەچوو پارەکەشی لۆ تەرخانکرا دوایی لێمان پەشیمان بوون و ئومێد دەکەم کاک دانا و کاک ئاگری و کاک حەکیم هەموو بەڕێزانی وەزارەتی ئاوەدانکردنەوە گوێیان لێبین و بەڕێبەری ئاوەدانکردنەوەی ڕاپەڕین و ئاوەدانکردنەوەی ڕانگەش ئومێد دەکەم هاوکارمان بن هەچەندە هاوکار بووم پیا حەق برێ بەتایبەتی ئاوەدانکردنەوەی ڕانیا لە 2021 پڕ کیلۆ سیارە کردینەوە ئینسان دەبێ حەق بین بێ ئێستا شوعدیان پێداینە مووقعێک لۆمان ئەو بکەن لەگەڵ لەگە شاروانی شکاتەی ڕێککەوتون بە حیسابی خۆی تۆزێک لۆفەکەی زینی هەرتەلەوە یەکەم جالێ دابەزین ئەوێن دەرن بڕکلۆ چاپکەنەوە بیکوتنەوە هەندێک چاوی لێ ڕووکەن ئەزامەوە ئەوەی داوامانە هەر لە ئاوەدانکردنەوەی ڕانیا هەر لە بەڕێبەتی ئاوەدانکردنەوەی ڕاپەڕین و هەتا وەزارەتی ئاوەدانکردنەوە داوایان لەکەین ڕاستی ئەو ڕێگایمان بۆ چاپکەن ئەو 635 میلیۆن دینارە تەرخان بکرێت خەرج بکرێت بۆ ئەو سنوورەی حەوت گوند سوودی لێ دەبینی